مثلا نەخۆشیە کتتوپڕەکان کە گرێدەستن بتوانن هەندێک شت لۆدابین بکەین و هەندێک شتیش پێ بڵێن کە بتوانن ئێمە ئەوڕۆ کۆمەڵێ دەرمان و پێداویستی تەندروستیمان گەیاندە ئێرە لەژێر چاودێری دوو دکتۆری زۆر بەڕێز کە ڕێنمایی کردن هۆشیاری بڵاو کردەوە لە ئێستادا نەخۆشی بڵاو بۆتەوە لە نێوان جانداران بە پێیمانزانی کە ڕێنمایی تەندروستیان پێشکەش بکەین هەندێک یاگوزاری سەرەتایی و برین پێچ و ئەو شتانەی کە لێرە پێویستن هەبن چکە ڕێگاکە زۆر دوورەکات و هەندێک پێداویستی تایبەت بە منداڵان فۆتۆ مەخجوونی دیدان بۆی لێرەش ئەو هۆشارە بڵاو بکەینەوە کە ئاگاداری ددانەکانیان بن ناوەندی کەلتوری چۆمان ئەم یارمەتیەی بۆ جانی پاکی دکتۆرە نەمان بۆ دکتۆرە نەمان ماوەیەکی زۆر خزمەتی ناوچەکەمانی کرد و خزمەتی بە سەرجەم چین و چێژەکان گەیاندوو بە پێیمانزانی ئەو هیوا و ئاواتانی کە دکتۆرە نەمام نەیتوانی بەهۆی نەخۆشی کۆڕۆناوە بیگەێنێت ئێمە ئەنجامی بدەین بگمان دکتۆرە نەمام بەڵێنی بە کۆچەرەکاندا بوو کە دووبارە سەردانیا بکاتەوە و خزمەتی تەندروستیان بکات بەڵام بەداخەوە کۆڕۆنا ڕێگای نەدات ناوەندی کەلتوری چۆمان بە پێویستی دەزانێت کە ئەو خزمەتە بگەێنێت و لەسەر ڕێگاکی دکتۆرە نەمان بەردەوام بێت